لە بەشی چوارەمدا باز لە پێکهاتەی سیڤیەکی نمونەیی ئەەکەین. سیڤیەکی نمونەیی ئەبێت چی تێدا بێت؟ پێکهاتەی سیڤیەکەمانە بەم شێوازە بێت. سەرەتا ناو پەیوەندی بمانای ژمارەی پەیوەندی، ژمارەی تەلەفۆن و ئیمەیل و ئەگەر هەبوو لینکدین نەکەشت. لە دوایەوە ئەبێ بین کورتەیەکی پیشەیی بنووسین. ئەم کورتەی پیشەیە زۆر گرنگە، یەکێکە لە قولاپەکان. ئەم کورتەی پیشەیی لە 3 بۆ 4 ڕستە یان لەسەر دێڕ بە پێکهات بێت. لەسەر ئەزموون و تواناکانت قسە ئەەکەی ئەو ئەزموون و توانایانت کە پەیوەندیان بە هەلی کارەکەەوە هەیە. تۆ بۆ ژمێریاری ئەچیت، باز لە توانا و ئەزمونونەکانتەکەی کە پەیوەندی بە ژمێریاریەوە هەیە، پەیوەندی بە ژمارەوە هەیە، پەیوەندی بە حسابکردنەوە هەیە، پەیوەندی بە وردی و بە هەستیاریەوە هەیە سەبارەت بە بابەتە ژمارەییەکان. نەک بێ باسی ئەوەکە کە من ئەزمموی باشم لە شۆفێریە هەیە و فرۆشیارێکی زۆر باشم و نەخێر. ئەم کەسە تۆ ڕۆژی بۆ پێشکەشکردنی CV ئەبێ CVەکەت پەیوەندی بە هەلی کارەکەەوە هەبێت، کەواتە کورتەی پیشەی 3 بۆ 4 ڕستە پێویستەکات ئەزموون و توانەکانتی تیا بێت کە پەیوەندی بەو هەلی کارەوە هەیە کە پێشکەشی دەکەیت. ئەم یەکەم قولاپ. لێرەیە ئەم قولاپە ئیشی خۆی کرد. قولاپی دووەم دەست پێکات. ئەویش چییە؟ ئەزمموی کارەکانت، work experience. ئەویش پۆستەکان دوای ئەوە لە چ کۆمپانیایەکە ئەم پۆستت هەبووە، بەروارەکەی لە بەرامبەری لە خوارەوە دەستکەوتەکانت 4 ئیش ئەنووسێ 5 ئیش ئەنووسیت، کۆمپانیای فڵان ساڵی ئەوەندە ژمێریار، گروپی فڵان ساڵی ئەوەندە ژمێریار، کۆمپانیای فڵان ساڵی ئەوەندە فرۆشیار. ئەمە چیت کردووە؟ ئەبێ بێت ژمێریار بووم لە کۆمپانیای ئێکس ساڵی ئەوەندە بۆ ئەوەندە. لە خوارەوە توانیم سیستمی ژمێریاری بۆ ئاستێکی زۆر بەرز بکەمەوە. ڕێژەی هەڵەم بە 0 بوو. توانیم کۆمەڵێک کلێن و کێشەی تێچووەکان بدۆزمەوە چارەسەریان بکەم. توانیم سیستەمێک دابنێم بۆ شێوازی موچەدان لە کاتی خۆیدا. ئەمە دەستکەوتەکانی تۆن. ئەبێت دەستکەوتەکان بنووسیت، نەک تەنها کارەکە. دەستکەوتت چی بۆ لەم ئیشەیە؟ گرنگترین بەش ئەم بابەتەیە. لە دوایەوە ئەمە قولاپی دووەمیش ئیشی خۆی کرد. دوایەوە پەروەردە بڕوانامەکانت، ڕێکەوتی بەدەستهێنانی ئەو بڕوانامانت پەیمانگایە بەکارلیۆسە ماستەرە هەشتێک هەیە و لەگەڵ ئەوەشە ئەگەر خەڵاتێکت وەرگرت بێت. دوایەوە خاڵی پێنجەممان هەیە تواناکانت، سکیڵەکانت، شارەزایە تەکنیکیەکان، زمانەکان و کارامەیە نەرمەکانت. ئێمە دوو جۆر کارامەییمان هەیە، هارد سکیڵ و سۆفت سکیڵ. ئەبێ بزانیت چۆن دای ڕێژیت و دووبارە یەکەم و ئەمی تیژەیەکە لە قولاپەکان کە زۆر گرنگە کارامەیەکانت بە شێوازێک، سکیڵەکان بە شێوازێک داڕێژی کە پەیوەندی بە هەلی کارەکەەوە هەبێت. ئەمش قولاپی سێەمە. دوایەوە لە خاڵی شەشەمە پرۆژە و چالاکیەکان. ئەگەر پرۆژێکت بەڕێوە بردبێت، ئەگەر کارێکی خۆبەخشیت کرد بێت، ئەگەر مەدالیایەک شتێکت کە لەسەرەوە ئاماژەم پێکرد وەرگرت بێت، حوتەم ئاماژەدەران. ئاماژەدەرانێکی ترە لە قولاپە زۆر بەهێزەکان. ئەویش ئەوەیە کە ئەو کەسانەی کە پێش ئێستا ئەم لە ئەزمموی کاری پێشتا ئیش لەگەڵا کردوون، ئەبێت بە لیستێک لات بێت 2 بۆ 3 بۆ 4 بەرەوسەرەوە لە ژمارە مۆبایل و ناونیشانی پیشەیی ئەو کەسە و پەیوەندی لەگەڵ تۆیا چی بووە، بەڕێوەبەرت بووە، هاوکارت بووە، خاوەنکارت بووە و یا کارمەندت بووە. جۆرێک لە بابەتەکان پێویستەکە پەیوەندیەک لەگەڵ تۆیا هەبێت.
ئەم کەسانە خاوەن کاری ئێستا دیە ئەم ئیشێکە بۆی ڕۆشتویت بەلیستێک پێت داون و ئەمان پەیوەندی بەوانەوە ئەکەن فیدباکی تۆ لەو کەسانە وەرەگرن کە پێیان وترێت ئاماژەدەران ڕیفرەنس ڕابێژ ڕای خۆیان لەسەر تۆ ئەڵێن. ئەمە پێویست ناکات ناو سیڤیەکە تا هاتبێت تەنها نووسیت ئاماژەدەران لەسەر داواکاری بەردەست ئەگەر داواکارییان هەبوو بۆم بابەتە جاری وای سیڤیەکە ئەوەندە بەهێزەوە تۆ لە مستەوایەکی بەرزە ئەناست پێویستیان بەمە هەر نابێت ئەنووسی لەسەر داواکاری بەردەستە کەواتە ئەگەر داوایان کرد ئەو کاتە بە لیستێکی جیایان دەیترە پێویست ناکات ناو سیڤیەکە تا ناوی هەمویان بنووسیت و ئەگەر داوایان نەکرد نایدیت ئەمە ژۆیترە لە قولاپەکان کە زۆر بەهێزە. ئەمە نمونەیەکە لە سیڤیەکی ئەکادیمی کە ئەکرێت سوودی لێ وەربگیرێت. ئەم کەسەمان هەیە بە ناوی محەممەد عەبدوڵڵا ئەندازیاری پرۆگرام سازە پرۆفایلەکەی لێرەیە هاتووە کورتەیەکی 3 دێڕی 4 دێڕی لەسەر خۆی نووسیوە کە ئەزمموی هەیە لە ئەندازیاری پرۆگرام سازیە 6 ساڵ بەرەوسەر و گەشتبەدەری وێبسایتە وێبە وە شیکایی داتا و لە زمانەکانی جاڤا سکرپت و ئەمانە هەمووی ئەزانێت ئەمە ئەزممونەکانی هەیە و لێرەیە ئەو بابەتانەی باس کردووە زۆر گرنگە ساڵ یان ژمارە یان داتا لە ناو ئەمینا هەبێت زۆر باشە ئەم پرۆفایلە کورتەیەکی پیشەیی لێرە ئەگەر سەیری بکەین ژمارە مۆبایلی داناوە ئیمەیلی داناوە ناونیشانی داناوە ئەگەر وێبسایتێکدا بۆ لێرە دایەنیت سەیری ئەزمموی پیشەیەکەی با بکەین دیڤلۆپمنت تیم مەنیجەر ئەمە پۆستەکەی بووە لە کۆمپانیای گەشە بۆ تەکنەلۆژیا لە 2021 تاوەکو ئێستا ئەمە کۆتاکاریەتی باشە لێرە نووسیوێتی کە چی کردووە ئەمە دەستکەوتەکانیەتی بە نمونە 5 پرۆژەی بەڕێوە بردووە کە بڕی پارەکەیان $250,000 بووە پێویستە کات ئەم دەستکەوتانە ئێرە کە باس دەکرێن بە ژمارە بە ئامار پشتگیری کرابێت بە نمونە لە 2018 تا 2021 وێب دیڤلۆپەر بووە لەم کۆمپانیایە کاری کردووە و ئەمەش دەستکەوتەکانێتی ئەم لێرە ڕیفرەنسەکەی نووسیوە ئەتوانین نووسین ئەوەی کە عەرزم کردن ئەمەش سکیڵەکانێتی جۆرێکتر لە سیڤیمان هەیە ئەمیش زۆر سادە دیزاینێکی سادە ئەگادار بن وێنە هەر پێویست ناکات وێنەی نییە ئەمە جۆرێکتر لە سیڤی ئەمەش جۆرێکە لە سیڤی نەشیاو هەموو شتێکی تایە بەس ئەم گرافیک بەکارهێنانە ناڕەسمیە ئەمەش جۆرێکتر لە سیڤیەکی نەشیاو ئەمەش جۆرێکتر لە سیڤیەکی نەشیاو کە ئەبێ ئێمە خۆمان لەم جۆرە سیڤیانە بپارێزین.